بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی تایبەت بە یارەکانی چامپیۆنز لیگ لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەمەوە. کۆتا ڕۆژی هەفتەیە کۆتا ڕۆژی باسەکانە لەسەر گەیشتنی تیپی دووەم باری کۆتایی چامپیۆنز لیگ و ڕۆبەڕبوونەوەی بروسیا دۆرتمۆند لەسەر یاریگای وێمبڵی لە لەندەن. پێشەوەی باس لە ڕوبەڕووبوونەوەی دوو زلهێسترین تیپی چامپیۆنز لیگ بکەم، دوو بەهێزترین و دوو بە ئەزمونترین تیپ و دوو خاوەنی زۆرترین یاری کۆتایی چامپیۆنز لیگ و دوو خاوەنی زۆرترین بردنەوە لە چامپیۆنز لیگ، ینی کۆمەڵێ تایبەتمەندی کە لەم دوو تیپەدا هاوشێوەیە جگە لە ژمارەی نازناوەکان کە جیاوازیەکی زۆر زۆری هەیە. بەدەر لەوانە ئێمە باز لە کۆمەڵێ شتی هاوشێو و تایبەتمەند دەکەین لەم دوو تیپە. لەسەر پاریس و بروسیا دۆرتمۆند و ئێدن تێریسیچ و تیپەکەی وای نوێنەرەکەی بۆنزلیگا کە گەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. چامپیۆنز لیگ ئەوەیە کە دۆرتمۆند دەیکا. ڕەنگە تۆی بینەر حەزت بە چێژی یاری بێ، حەزت بە گۆڵی زۆر بێ، ڕەنگە تۆی بینەر حەسکەی بۆی تیپەکەی یاریێکی کراوە بکە بۆی کە خولێکی یەک دەستی پێکرد کۆنتترۆل یاریکە تا خولێکینەوە ئاسایی ئەمانە حەز و خولیانەی تۆ ئەمی تۆی بینەر ئەتەوێت لە یاریەک حەقی خۆتە و داواکە و ڕەوایە و هیچ کەس بۆی نیە ڕێگری لەم داوای تۆ بکە بە هەموو پێوەرەکان تۆ مافی خۆتە کە سری یاریێکی نیوەی کۆتایی چامپیۆنزیەکەی حەزێ بە تیپێکی کراوە و گۆڵی زۆر و ئەم حاڵەتانێ و تۆی هاندەر ئەمە جیاوازە ئەمە بۆ بینەرە تۆی هاندەر ئامانجێکت هەیە لەوەی تیپەکە و سەرکەوێت بۆ ئامانجەی کە خۆی هەیەی جیاوازە لە بینەر و ئەو کەسەشی کە دژی تۆیە بە هەمان شەوەکو بینەرەکە وایە ئەوەیە بەو دیوە تۆ سەرکەوی و ڕەنگە و دیوەش سەرکەوی بیانوی تر بێنێتوانێ بچێتە باربێکی تر. وەرزش ئەم ڕکابەریە کە هەیە یەوم لەکە و یەوم عەلەیک، ڕۆژێ بۆ تۆی و ڕۆژێ بۆ منە. ئەتێ هەر بەم جۆرە هاتوو بەس گرنگەوەیە کە تۆ بتوانێ وەکو لیسندێکی و ناسر خلێفی ئاوا بە جوانی بێ بڵێ پیرۆزباییان لەکەم و هیوادارین یاری کۆتایی چامپیۆنز لیگیش بنەوە. ئەمە بۆ ڕکابەرەکەیان ئەمە وەرزشە، نەک بێت ئەمە وابوو ئەوە وابوو ئەوە وابوو. پاریس سەن ژەرمان پرۆژەیە و دۆرتمۆند ئێمە دەمێکە باسمان لە دۆرتمۆند کردو لەوەی کە تیپێکە بە واقعیەت تیپی تۆپی پێیە لە یاریزانی لاو لە یاریزانی بە ئەزمون لە دڵسۆزی و دوێنێش باسم کرد وتم بۆ کۆمەڵە تیپم باس لە ئەزمون و لە هێزیانەکەم لە پاڵانتێکە، بەڵام دۆرتمۆند باز لەو ڕۆحیەتەیەکەم کە یاری پێیەکە و باس لەو ڕۆحیەتەکەم کە هەندەران یاوەتی بەسەرم تیپەیە. دۆرتمۆند باشتر مامەڵی کرد، تەندروستن مامەڵی کرد، ستونی گۆڵ بەڵێ ڕێگری لێکردلەوەی کە بمێنێتەوە، بەڵام ئەمە ئەوەیە کە پاداشتی ئەو ڕۆحیەت و ئەو باشتر یاریکردنەیە کە لە فوتبۆڵ وەریەگریتوانێ گۆڵ بریتە لە حومەترونی و بە دوونە تۆ بتوانە تۆپەکە ئەبێ بخیتە چوارچەوەی گۆڵەوە بۆ نییە کە تۆپەکەی لێ دەدەیدا بەستونە لەبەر ئەویان گۆڵ نییە بەس کە کاتێک تۆپ تۆ چووە تۆ ڕۆ ئەنجە گۆڵەوە حسێ بە دەچێتەوەی گۆڵەوە تەنانەت هێڵی گۆڵیش هەمووی نەبڕێ گۆڵ نییە. سەبارەت بە دۆرتمۆند ئێمە توانین بڵێن تیپێکی شایستە گەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و تیپێک لە کۆمەڵی مەرگەوە هەوە قۆناغ بە قۆناغ زانی مامەڵە بکە. هەمووان ڕۆڵیان نەبوو لەم سەرخستنەی دۆرتمۆندا لە یەکەمەوە لە بچووکترین کەسەوە بیگرێت تا گەورەترین کەس کە سەرۆکییانەکەی ڕۆلیان هەبوو لەم دەستکەوتە ناوازەیە بۆ بروسیا دۆرتمۆند و بە ئاست و بە ئەنجام دۆرتمۆند شیاو بەگەشتن بوو بە یاری کۆتایی چونکە مامەڵە تەندروستەکەی کرد، زانی چۆن گۆڵ کا لە پاریس سەن ژەرمان، زانی چۆنیش بەرگری بکە. تۆ تیپێک بە دوو یارینەیەڵێ هیچ گۆڵێکی لەسەر تۆمار کرێ هیچ کات تۆ بۆت نییە بێ ڕەخنەی لێ بگری چونکە تۆ دوونەوەت خولەکی و لە بەردەما بۆ نەوتوانی و بۆ جارێکیش تۆڕی گۆڵەکەی بەهژێنی کەواتە ئەم تیپە زانیوێتی چۆن مامەڵەت لەگەڵا بکە، ئەم تیپە زانیوێتی چۆن هەلەکان بۆ خۆی پۆزێتەوە و لە هەردوو یارەکەشا گۆڵی لێ تۆمار کردووی. بە هیچ جۆرێک تۆ ناتوانێت ڕەخنە لە بروسیا دۆرتمۆند بگری یا بیانوێکی پێ لێ بدۆزیتوانێ، بەڵکو دۆرتمۆند تیپە شایستەکە بوو گەیشتە یاری کۆتایی. سەبارەت بە پاریس سەن ژەرمان تاوان بۆ پاریس سەن ژەرمان زۆر هاوڕێ ئێوێ قسێکی جیاوازکەین، بەڵێ جارێکی تر پاریس سەن ژەرمان وەکو پڕۆژە شکستیەنە،
بەڵە جارێکتر پاریس سەن ژەرمان هەلێکی یاکوم و هەلێکی باشی لە بەردەما بوو بۆی بگاتە یاری کۆتایی هەلەکەی لە دەستدا دەبێت ساڵی داهاتوو هەوڵ بداتەوە. بەڵام دیوێکی دیکەیە لە پاریس سەن ژەرمانە کە دیوی لیس ئێنریچیە چۆن ناسر خلەفی شەوی ڕابردوو وەڵامی پرسیاری پامنێرەکەی یا لەسەر داهاتووی ئێنریچی منیش بە هەمان شێوە وەڵام دەدەمەوە. لای من ئێنریچی هەڵسەنگاندنی ئێنریچی وەرزی ئەمساڵ نییە بەڵێ دەرفەتی لە دەستداوە بەڵێ نەگەیشتۆتە یاری کۆتایی بەڵێ دەکرا ئەمساڵ نوێنەرێکی یاری کۆتایی وایە و چانسێ وایە نازناوەکە بێتەوە لە بریج هەلێکی وای نایەتەوە بەردەم ئەمانە هەمووی تێبینین بەڵام ئەوە ناگەێنێتەوە بێ لەسەر کەسایەتی ئێنریچی بۆ سیتانێ بەڵام لەگەڵیشیا ئێنریچی تیپێکی ڕکابەری بۆ پاریس دروست کردووە تیپێکی بێزی دروست کردووە تیپێکی پڕلاوی دروست کردووە تیپێکی دروست کردووە کە هەموو پاڵاوانەکانی هەموو نازناوەکانی فەڕەنسای بۆ خۆی قۆرەخ کردووە لە چوارگۆشەی زەڕینی چامپیۆنز لیگا ماڵاوایی کردووی تر ئەمە دەستکەوتی ئەم تیپێ هەڵسەنگاندنی ئێنریچی ئەمساڵ نییە بەڵکو هاوینی 2026 پاشەوەی 2 ساڵی داهاتوو لە گرێبەستەکەی بەڵام ئێستا چی دێتە بەرهەم ئێنریچی ئەبێ ئیشی زیاتر کە بەرپرسیارەتی زیاتر وەرگریەوە ڕۆڵی زیاتر بینێ ومامان شێو ناسر خلێفی پێم وایە ئەم ڕەخنەیە لە ڕق و چینەوە لە ئێنریچی دەگیرێتەوە بێ هەموو بەرپرسیارەتەکە بدەی بەسەر ئێنریچیە بەڵێ ئێنریچی تێبینی لەسەرەکەم هەلەی نەقۆستۆتەوە تەواو کۆتایی ئەوی دیکە لەسەر ئێنریچی سەرکەوتووە بێ لە پاریس سەن ژەرمانە سەرکەوتوو نابێ فەشەلیەنە لەمە ئەمە کەوتنی کۆتایی ئێنریچی نییە ئەمە سەرەتای ئیشکردنەکانی ئێنریچیە ئێنریچی لە کۆتایی وەرزش کۆمەڵی داتای پێ لە چاو گرێبەسەی کە کردوێتی لە سەرەتای وەرز کە نەشگەیشتۆتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ کاریگەری پاریس سەن ژەرمان لە کارەکانی ئێنریچی ڕازیە بن لەبەرەوە تۆ ڕەخنەیەگری تۆ ڕقل لە ئێنریچیە بڕوا ناکەم ینی من معجیبم بە ڕانەرایەتی ئێنریچی بەڵام شەوی ڕابردووش باسم لەوە کرد یاریکردنی بێراڵدۆ یەشە بوو لە هەڵە گەورەکان تۆ یاریزانێکی لاو دێنی بۆ مامەڵەکردن لە یاریزانێکی بەزبوونی وەکو مات هۆمێلز کە هەمومان نەزانین خاڵی بەهێزی هۆمێلز لێدانە سەرەکانە ئەیتر یاریزانم هەڵەیەکە ڕانەرم هەڵەیەکە بەڵام ینی تۆ ڕایەنەری سوور ئەزانی دۆرتمۆن لە تۆپەوەستاوەکان لەلایەن هۆمێلزەوە مەترسی لەسەر دروستەکە بەرشەلۆنە بەعینن شێوە گورزی خۆی لێوەشانووی هەر لە ناو پاریسە تۆپەوەستاوەکان کێشەی تۆ بتۆ بێڕەڵدۆدانی بۆ مڕاقەبەی هۆمێلز سەرەوەی لێ چاوەڕێکری نامێ بچمە وردەکاریەوەی پێگاتە چیتیا بۆ چیتیانە بۆ چی حاڵەتێ بۆ چینە بۆ بەڵام دۆرتمۆند بە شایستەی گەیشتە قۆناغی داهاتوو و هەموو پاوەڕانی کە بۆ پاریس سەن ژەرمانی شیکرد شەوی ڕابردوو بە هیچ جۆرێک لەگەڵی دانەبوو تۆ بینیتان لە حاڵەتەکەی ئۆرساتۆیە من دڵخۆش بووم لەوەی کە لێدانی سزا هەژمار نەکرا لە ڕووی ئەوەی کە پاریس ئەوەی نێتە سەرکە یوفا پاڵی پێوەنێ بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئۆرساتۆ گەڕانیەوە بە ڤاریش سێریان کردو ئەشتواندا ئەو بکەی بە پەنارتی کابرایی و خەتە تۆ چیە توانی ڕێگریکەی و حاڵەتێکی لە کۆتاییات تێدا بوو ڕاکێشانەکەی هۆمەلس و مباپێ بەڵام پێی وایە بۆ حاڵەتێکی یاسایە واتە هیچ دەرفەتێک نەدرایە پاریس سەن ژەرمان و هیچ هاوکاریکیش بۆ پاریس سەن ژەرمان نەکراوە دوێنێش باسم کرد وتم زۆرترین وتمەمە قۆناغی کۆمەڵەکان نییە تۆ لە کاتێکا بینەری هەشت دیاریبی کێشە و نەبێلەوەی لە میاریات چێ ڕوە ئەمە هەموو چاوەکان لەسەر میاریە کۆ دەبنەوانێ بۆیە هەمان ئەو حاڵەتەیە کە ئەم شەویش بۆ یاری ڕیال مەدرید و بایر مونیخ دووبارە دەبێتەوانێ ناتوانرێتەوە ئەو شتە گەورەی تیا بکەی کە گومان لە یارەکان دروست بکەی و لەگەڵەوەش خۆمان لەو ڕاستیە لانایەن کە ئێستا تۆپی پێ بزنسێکی گەورەیە و داهاتێکی گەورەیە بۆ سەرمایەدارەکان و گرێوێکی چاکیش بەتۆپ دەکرێت و وەکو شێوازی یاریکردنیش حەزەکەم یەک قسە بکەم ئێنریچی دوای یەک گۆڵی 1-0 دۆرتمۆند ئەم شەو بەجددی پاریسێکی سەرسوڕێنەری نیشاندای بەس ئەها قسەیەکەیە کە ڕەنگە بۆ شاشەش ینی گونجاو نەبێ قسەی باو زۆر هەیە بە گەنجی بکەی بەڵام من ئەو پەندەی کە بمێ بیەنمەوانەی ڕەنگە بۆ شاشت شیاو نەبێ و پەندە بۆ بێنمەوە بەڵام مەفروض بوو لەسەر ئێنریچی سەرەتای یاری وەکو پلانە یاری کردایە کە دوای گۆڵەکەی دۆرتمۆند یاری پێکرد و ئەو فشاری کە کردی لە سەرەتاوە بیکردایە بۆ گۆڵێک چونکە خۆی لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە وای وتی ئێمە سەرەتا هەوڵ بۆ تۆمارکردنی گۆڵەیە سەرەتا یاریی جەمی یەکەم یارەکە یارێکی زۆر متەوازن بوو هەوڵی جددیتیان نەبوو نە لەلایەن پاریسەوە دۆرتمۆندی ژەویست پارێزگاری لە ئەنجامەکە بکە بەڵکو دوای گۆڵەکەی دۆرتمۆند
پاریس بە واقعی دەستی کرد بە هێرشبردن بۆ کارکردن بۆ گۆڵکردنەوە لە دۆرتمۆند. بەڵام بەهەرحاڵ ئەماڵ سەنگاندنی کۆتایی ئەندێکی نییە. ئەندێکی یەکەم وەرزی کۆتایی پێهێناوە، ڕێژەی لە 160 سەرکەوتنی بەدەستێناوە لە پاریس سەن ژەرمانە، چونکە بۆ نازناوەکانی فەڕەنسای دەستەبەر کردووە و توانیوەتی گونجاندنێکی باش لە نێوان بۆ کۆمەڵە یاریزانە دروست بکات کە هێناوێتە تیپەکەوانێ و توانیوێتی تیپێکی لاوی باش بۆ پاریس سەن ژەرمان دروست بکە لەبەرەوە ڕێژەی لە 160 سەرکەوتنی ئەندێکی و ئێمە دەبێت چاوەڕێی ساڵی داهاتووکەین بۆ هەڵسانگاندنی کۆتایی کارەکانی ئەندێکی. دەچمە سەر ڕیال مەدرید و بایر میونخ، بەڵام ئەگە کۆمنت هاتوێ سەبارەت بە پاریس و دۆرتمۆند حەزەکەم وەڵامین بەمەوە، دواتر دەچمە سەرم یاریە بە تەواوەتی. کاکە ڕامان ئێستا جواب دەدەینەوانێ، کاکە حەسەن ئێستا قسەیەکی لێکەین. ئەوە کاکە ڕامان بزانم 3-4 جارۆ پرسیارە کردووە. کاک مەسعود سڵاو لە تۆش. کاکازیانە لە دۆرتمۆند تا کاسەکە نەبا ناوەستێ، کاکە تواناڵێ لەبەر کاوسمان پێم خۆش بۆ دۆڕاوە. ئەوە کاگاوکارەڵێ ئندێکی پێگاتەکەی سەرەتای هەڵە بوو و تۆپیش بڕیاریا بوو نەچێتە گۆڵەوە. کاک فەیزۆڵا لە پاریس حەقی هێرشی نەبوو. کاک شێرزاد دەڵێ کەس ڕکابەری ڕیاڵ نییە. ئەوە تیشی تاکاڵێ تاوان ڕتیشی تاکا دوێنە دووتی پیاری کۆتایی دیاری کردەوە. ڕۆڵێ من ڕادیۆبوونێ قەرزارم. باسی کۆرتوواکەین 6 لە دانیستونی گۆڵێ بوو دەیتی بووایتی خۆ تۆ تاو لە سرە مەرگە، ینی تۆ کابراڵێ لە ئاوەکە ینی دەجار منم قسەم بۆ کردن تۆ لە ئاوێکە یاچیتە خوارەوە سوورە زانی نوقمەبی چڵەپوشێ لەسەر و سوورە زانیم چڵەپوشش لەگەڵ خۆ تابێتە خوارەوە، بەڵام تۆ هەوڵی دەستی بگەیتێ دەستی پێ و بگری بەشکە ڕزگارێ بکە سووریشە زانی ڕزگارە ناکە تۆ دوو گۆڵت لێکراوە تاو هیچت لە دەستان نەماوە بۆیە بێ هەرەو یاریە بکەیت. ئەمە حسێب نییە، ئەوە لە سەرەتای یاریە مەحسێب بوو. ئەمە ڕێک وەکو چڵە پوشەکە وایە کە تو دەستی پێوەگری ڕزگارەکە ڕزگارە ناکە. کاغالێ ڕێڵیاڵ بگاتە یاری کۆتایی جامەکە بە تۆپ لە سنوونی گۆڵیدا تۆپ لە سنوونی گۆڵیگا. کاکسیروانە لە دۆرتمۆند لە قورسترین کۆمەڵەوە هات. کاک مەحسینە سە باسی بایرن نەکەین. ئەوە کاکە ژیار تێبینی ئەڵێ سەپۆرتی یاریزانانی ناوەند نەبوو بە یاریزانانی هێرشبەر، بەڵێ منیش دوێنێ باسم لە یاریکردنی فابیان ڕۆیس کرد. زایری مری خراپ نەبوو بەڵام ئەو باشەش نەبوو. قسەکەی کاک ژیار لە جێی خۆیەتی. ئەوە هابی خوێندنەوانەوەی کاکە ژیار ئەوە من بۆ شاشە نەمەتوانی بڵێمەوە کاکە ژیار ڕێگە و پەندەی پێوتون بەشکە لەو یاریکردنی ئێندێکی تێبگەن. ئەوە کاکە ژیار کۆمنتەکەی نووسیوە. کاکە هێرشەڵێ باریس هێرشبەری باشی لە ناو بۆکسا بووە ئەی بوونی تە کاکە تۆ کۆلۆموانی و هێناوە 60 پێیاوە گۆنکالۆ ڕامۆس هێناوە 75 پێیاوە 135 ملیۆن ننیاوە بەم دو یاریزانە بۆ هێرشبەری بۆکس. ئێکە چاکنی خۆ زەمبی من نییە کاکە خۆت هەڵبژاردنی و یاریزانانەوە بۆ خۆی چێ و گرێبەستانە و کردووە. قوربانم کاکە سیامن تخوا کۆمەڵێ وشە هەیەتکە بەکاری من ساڵ لە تۆ شوێنەخان زۆر باشە. دەچمە سەر یارەکەی ڕیاڵ و بایر میونخ. تاوان شەوی هەینی لە بەرنامەی دەرەوە یاریگالی لەم جێگەیە لەگەڵ کاکپێشەن و کاکبراد شەباسم لەوە کرد وتی دۆرتمۆند و پاریس سەن ژەرمان وتم بەڕای من دۆرتمۆند دەگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بە کۆمەڵە پێوەر کە باسم کرد کۆمەڵە داتە و باسی یاری بایر و ڕیاڵ مەدریدمان کرد وەکو وتم مێسەژ من لەگەڵ قسەکەی تۆ خێڵە هاوڕام ئەم یاریە 50-50. بۆچی من دەڵێم 50-50 بۆ ینی خۆ یەکلاکردنەوەی تێدانە. من پێم وتن خاڵێکی یەکلاکەرەوە لە سەرەتای ڕاکێشانی تیر و پشکەکەوانێ وتم بە پێوەری منطقی بە پێوەری زانستی فوتبۆڵ بێ شیکاریکەی ناتوانانی لەم چوارەیەم لا بەرەیەک دیاریکەی بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگ. من سوێندی لەسرە خۆم دڵنیاتان دەکەمەوە لەو چوارەی بەری ئەولا کەمترین ڕێژەی سەرکەوتن درابوو بۆ دۆرتمۆند بۆی بکە بگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەخۆشمەوە. بەس من دۆرتمۆند پاژۆ ئەتلێتیکۆ مەدرید دیتیە پەڕان قسەیەکی ترم کرد چونکە من ئەتلێتیکۆ مەدریدم بە تەڕەفێکی یاری کۆتایی دیاریە کرد چونکە ئەتلێتیکۆ مەدرید نیتەری دەرکەوتی بووی تر من هەموو شتێ لەبەر چاوم بوو بۆ ئەتلێتیکۆ مەدرید. کەمترین ڕێژەی سەرکەوتن درابوو بە دۆرتمۆند. هەر لەم بەرێش کەمترین ڕێژەی سەرکەوتن درابوو بە ڕیاڵ مەدرید لە قۆناغی چارەکی کۆتایی جگە لە ئەندەرەکانی ڕیاڵ مەدرید.
ئەوەی کە سەیری فوتبۆڵێکەوەی کە بینەری فوتبۆڵە کەمترین ڕێژەی دابوو بە ڕیال مەدرید. مانچستەر سیتی ڕێژەی یەکەمی وەرگرت بوو، دواتر بایرن ئەنجا ئەرسینال ئەنجا ڕیال مەدرید. یعنی بڕوا بکە زۆرینەیان بە شیکەرەوەکانی ئەرسیناڵیان لە پێشترەوە دانا بۆ ڕیال مەدرید. ئەوە تا دەیبینین ڕیال مەدرید دوا لە چوارگۆشەی زەرینەوە یەک هەنگاو دوورە لە گەیشتن بە یاری کۆتایی. کە وتم یعنی پۆستەکەشم ێستا ماوە لە فەیسبووکە، وتم هیچ پێوەرێکی زانستی و منطقی نییە لەوەی تۆ دوو تیپی یاری کۆتایی دیاریکەی، ئەوە تا دۆرتمۆند نیونەرێکی یاری کۆتاییە. مانسیتی و بەرشلۆنە دیاری کران، پاریس سەن ژەرمان و مانچستەر سیتی دیاری کران، بایرن و پاریس دیاری کران، بایرن و ئەتلەتیکۆ یعنی هەموو تیپەکانیان دیاری کرد. بڕۆن سریانکەنەوە نووسینەکان بە شیکەرەوە تۆ بە بینەرتەوە بە هەندەری فوتبۆڵ تۆ هەمویان نووسی. جگە لەوەی کە بایرن کۆکو تەڕەفێ ماوە تاوی بگاتە یاری کۆتایی، بەڵام نە ڕیال مەدرید دیاری کرابوو لەلایەنەوەوانەوە نە دۆرتمۆندیش دیاری کرابوو. لەبەرێم لا کەمترین ڕێژەی ڕیال مەدرید بوو، لەبەرێ لا کەمترین ڕێژە بۆ دۆرتمۆند. ئەوان خۆیان دانابوو بە عەتف و سۆس، بە عەتف و سۆس ئەگنا بە تۆپی پێتەوە ئەو نەوەتخولەکەی کە یاری تێدا دەکەی. بایرن و ڕیال مەدرید لە مێژوو باسیەکەی دوو تیپی گەورن. لە ڕانەر باسیەکەی خاوەنی دوو ڕانەری لێهاتوو لێزانن لە یاریە نەوەتخولەکیەکانە. بۆ خولی درێژخانە بۆ یاریە نەوەتخولێکیەکان بە تایبەتی کە دوو یاریە. لە ڕووی پێکاتەواڵی هەردوو تیپ خاوەنی پێگاتن، لە ڕووی ناو و ناوبانگەوەڵی هەردوو تیپ ناو و ناوبانگێکی تاویان هەیە. لەبەرەوە ئەم شەو ئێمە دەبێ باز لەوە بکەین ئەی باش ئێمە ئەم شەو پشت بە چی بەسین بۆی کەمیاریەمان بۆ یەکلا بکاتەوە. ئەم شەو پلانەکان چۆن دەبێ بۆی بەم یاری یەکلا بکاتەوە، باز لەسەر ئەماکرد. چ تۆخێڵ چ ئەنچلۆتی کۆکن لەسەرەوەی کە هیچ کامیان پلانی هێرشبەری جێبەجێ ناکەن و هەردووچیان کۆکن لەسەر ئەوەی کە لەگەڵ شێوازی یاری و ئاقاری یاریەکە خۆیان دەگونجێنن و بە پێی بەڕێوەچوون و دەرەنجامی یاریەکان خۆیان لەگەڵ یارەکەدا بەڕێ دەکەن و هەردووچیان لە پلان یاریکردنەوە زۆر لێک نزیکن کە کەی بیانەوە بەرگریەکەن و کەی بیانەوە هێرشبەریەکەن. ئەم یاریە زۆر ئاڵۆزە، ئەم یاریە زۆر ئاڵۆزە. مەمەوەمان لەبەر چاو نیە بڵێ ئەمە هێرشبەریەکان بەرگریەکان هێرشەکان نە، هەردوو تیپ کەی بیانەوە دەتوانن هێرشبەری بکەن و تواناشیان هەیە گۆڵ تۆمار بکەن و هەردوو تیپ کەی بیانەوە دەتوانن بەرگری بکەن. ڕەنگە لە دیوی بەرگریا پێ ینی ڕیال مەدرید ئەفزەلیەتێکی هەبێ لەمایانە، چونکە یاریکردنی دلەخت لە یاریەم شەوە ڕەنگە ئەو ئەفزەلیەتی ڕیال مەدریدیش ڕێکاتەوە، ینی لەوە شاوسنگیان کاتەوە، بەڵام ئێمە نازانین دلەخت بۆ ئامادەیە یاریەکە یاخود بۆ ئامادەیە یاری ناکە، بەڵام ئەمە دەبێتە خاڵێکی بێز بۆ ڕیال. کەواتە نەوەتخولەکەکە زۆر ئاڵۆزە، دەمێنێتەوە سەر چی؟ دەمێنێتەوە سەر تەکنیک. ئەوەی کە یاری ئەم شەو یەکلا دەکاتەوە تەکنیکە. من تەکنیک چییە؟ ینی زۆر باش زۆر وازاحی وگەێنم. تەکنیک ئەوەیە کە ئێمە هەموو کات باسیەکەین هەر لە ڕابردووە کامان و دەموو بەخوا خۆشە میسی ڕۆناڵدۆ هەبێ ساڵی 50 گۆڵ 60 گۆڵ 70 گۆڵە بۆکەن بۆ لەبەرەوەی ئەو تۆپەی کە تۆ بە تەمای گۆڵ نەبووی میسی ڕۆناڵدۆ بۆیان نەکردی بە گۆڵ. نمونە ئەرجەنتین لە مۆندیالی 2022 یاری مەکسیک ئەو پەستانوینەی دوای شکستی سعودیە لەسەر ئەرجەنتین دروست بوو. لای منەوە گرنگترین گۆڵی میسی، ینی مۆندیالەوە کلیلی بردنەوەی مۆندیال بوو. تۆپێک لە دەرەوەی ناوچەی سزا بە مەودایەکی دوور مێسی تۆپەکەی وەرگرت ئاراستەی گۆڵی کرد، هەڵیایە گۆڵ و گۆڵی پێشکەوتنی ئەرژەنتینی تۆمارکەوەی کرد ئەرژەنتین دوی جارەکە بەرێتەوە. ئەمە تەکنیکە، ئەمە ئەو خاڵە بچووکە، ینی ئەرژەنتین و مەکسیک یاریەکی تەمومژایی بوو، هیچ تیپێک بۆ بردنەوە ینی نەی دەتوانین بە مطلقی بۆ بردنەوە یاریکە، چونکە دەترسا دۆڕاویان هەبوو، ئەمە ئەم دۆڕانە ماڵاواییان نەکرد، بۆیە حەزەر هەبوو لە یارەکە زۆر ئاڵۆز بوو. لێرەدا چی یەکلای کردەوە؟ تەکنیکی چێ؟ یاریزانەکە. لەویا مێسی تەکنیکەکەی خۆی یاری ئێستاش یاری بایر مونیخ و بەرشەلۆنەم بیرە کە گواردیۆلا ڕانەری بایرن بوو، لێستنێکی ڕانەری بەرشەلۆنە بوو. بڕوا بکەن ئەوەی گواردیۆلا بە بەرشەلۆنەی کرد کەم یاریە پێیکرابێ، هێندە بەرشەلۆنە خراپبووە، قاوغی خۆی و بایرن مستەیتر بوو. ئەی لەمایە چی یەکلا بوو؟ عینەن شت تەکنیک. مەسی لەدانێکی لە دەرەوەی ناوچەی سزالیا تۆپی کردە گۆڵ
ئەنجە دوایی یارەکە ئاسان بوو کەوتنە مەهارە و تەرتیبات لە گۆڵکردنە مەسی گۆڵە جوانەکەی کردو دواتر دێمبڵیش گۆڵێکی تری کرد. یاری ڕیال مەدرید و بایر مونیخیش عینن دۆخە سری یاری ناوە لیانزەری ناکەن تۆخێڵ لە سەرەتایەکی باش دەستی پێ کرد بەڵام سەرکەوتوو نەبوو. کرۆس هەڵدانێکی بینی خۆتزیینەوەی ڤینیسیۆس جۆنۆ ئەمانە تەکنیکی یاریزانە بەڵێ ڕانانی لەسەر کراوە بەڵێ ڕاهێنەر ئەم حاڵەتانە دۆزێتەوە بۆ بۆشایەوە ئاتیما دەکاتە سەر یعنی زانی کە دڵی بەرگری بارین کێشیتیە بۆی باریزانەکانی وت هەوڵ بن لێەوە پەنارتیەکەش لە ناو دڵی بەرگریا دروستکرا وە گۆڵەکەش لە دڵی بەرگریەوە کرا زانی باین لە باڵەکانەوە بەهێزە چیمیچ و مەزراوی هەردووچیان زۆر باش مامەڵەیان کرد بۆیە پێشتر ڕیال مەدرید کاری لەسەرەوە کردبوو کە عمقی بایرن مەجای ئیشیتیە دەبێت و ئیشی تیاکەی وەکو چۆن بایرن ئیشی لەسەرەوە کرد کە ڤاسکێز خاڵی لاوازە بۆ ڕیال مەدرید جەمال موسیالا چووەوە ئەمە ئیشی تەکتیکی ڕانەر بەڵام تەکنیک ئەوەیە کە یارەکە بۆ یەکلاکاتەوە بۆ ئەم شەی ڕیال مەدرید و بایر مونیخ تەکنیکی کام یاریزان یەکلاکەرەوە دەبێت دڵنیا بە لەوەی هەردوو ڕایەنەر پلانەکانیان بە جۆرێکدا دەنێن کە هەموو فەراغێ بدۆزنەوە لە تیپێ ڕکابەرە و خوێندنەوەی تەواو بۆ خاڵی لاوازی تیپێ ڕکابەر بکەن ڕەنگە ئەم شەو بایرن زیاتر ئەتیماد بکاتە سەر فێرلان مێندی بۆی کە مێندی بخاتە ژێرپەستان و مێندی بخاتە سەر هەڵاو واسەحە و ڕەنگیشە بایرن ڕیال مەدرید بە پێچەوانەوە ئەم شەو زیاتر پشت بە لێدانی دەرەوەی ناوچی سزاب بەستێ و لە هەمان کادا ئەتیماد بکاتەوە سەر دڵی بەرگری دووبارە چونکە لەوە چێم شەو ئەلفۆنسۆ دەیڤس یاریکە ئەلفۆنسۆ دەیڤس من بڕوا ناکەم یعنی ئەگەر ینی من ناڵێم هەموو یاریکی بایرە بینم بەڵام بۆ یو پێکانە بەردەوامانەی کێتی قورسیانی ئەلفۆنسۆ دەیڤس ڕاستەوخۆ پێگەی سەرەکی وەربگرێتەوە گەر پێگەی سەرەکی وەربگرێتەوە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان بۆی زۆری پێکانەکانی و دەرفەت بێ بۆ ڕیال مەدرید بەڵام ڕاهێنەر بڕیار دەدات لەوەی ئیش لەسەرم کام خاڵاکە بەڵامەوە تەکنیکی یاریزانەکەی بڕیار دەدا لەوەی کە کامتی براوە بێ ئەم شەو یاریگا لە سوودی ڕیال مەدریدە ئەنجامی یاری چوون لە سوودی ڕیال مەدریدە هاندەر لە سوودی ڕیال مەدریدە و ئامادەکارەکان لە سوودی ڕیال مەدریدن و بەربژێرەکان لە سوودی ڕیال مەدریدن و هەموو ئەگەرەکان زۆربەی زۆری ئەگەرەکان لە سوودی ڕیال مەدریدن بۆ کارەوەی لە نێو یاریگای خۆی یاری ئەنجامەیە بەڵێ کۆمەڵە داتاوە ماری خراپی ڕیال مەدریدمانەیە لە وەرزێم ساڵە لە نێو یاریگای خۆیان کە زۆربەی زۆری یارەکان یا یەکسان بۆ یاخود زۆر بە قورسی سەرکەوتنی تۆمار کردو و نەیتوانیوە بۆ ڕەهایە بردنەوە دەستەبەر کراوە گۆڵێکی زۆریشی لە نێو یاریگای خۆیدا لەسەر تۆمار کراوە ئەمانە هەمووی کۆمەڵی هیوان بۆ بایرن کە ناکرێ مایرن بەبێ هیوایی بچێتە یارێکەوە کە ناکرێ بارین بە بێوایی بچێتە یارێکەوە بەڵام ئەمەژەوە ناگەینە کە ڕیال مەدرید هەمان یارەکانی پێشووی دووبارەکاتەوە تۆم پاڵەوانێتیە کورتانە بەم جۆرێ تۆ گرنگ ئەوەیە ڕێگەی سەرکەوتم دۆزیتەوە چۆن لە پێشە هەوڵ دەدەی بە ئەنجام سەرکەوتم دۆزیتەوە گەر نەوتوانی لە کاتی زیادکراوە گەر نەوتوانی بە لێدانەیەک لاکەرەوەکان گرنگ ئەوەیە تۆ نەدۆڕێ لە مۆندیالە لە یۆرۆیە لە چامپیۆنز لیگە گرنگ ئەوەیە تۆ نەدۆڕێ ئەمە ئەوە نییە بڵێ من هەموو یارەکان یەکسانە بم خاڵێ بەدەستێنم نە ئەمە تۆ بەس قۆناغی کۆمەڵەکان پێویستە بە خاڵە دواتر پێویستە بە بردنەوە نییە ئەتوانی قۆناغی شانزە بە پەنارتیات بەریتەوە قۆناغی چارێکی کۆتایی بە پەناڵتیات بەریتەوە چاری نیوەی کۆتایی بە پەنارتیات بەریتەوە یاری نیایش بە پەنارتیات بێتەوە لە ستیل جلی مێژووی یوفا هیچ یاریەکە بە براوە بۆ دانانرێ بەڵام بۆ دانرێت کە تۆ براوی چامپیۆنز لیگی چونکە تۆ لە چامپیۆنز لیگ و لە پاڵەوانتە کورتەکانە دەبێت بەم جۆرە مامەڵە بکەی و لە خولیشا دەبێت بۆ جۆری تر مامەڵە بکەی بۆچی خول جیاوازە لە چامپیۆنز لیگ ئەم جیاوازە لەو لەبەروی مامەڵەکردنەکان تیاندا جیاوازن وەکو پێگاتە ڕیال مەدرید بە گەڕانەوەی کارفاخاڵ پێگاتەکەی تاو تۆکمەیە و هیچ دابڕانێکی نییە و هیچ پێکانێکی نییە سەبارەت بۆ هاوڕێی پرسیاری کردبوو ئایا لە نێوان کۆرتوا و لۆنین کامیان سەرەکی دەبن من بەم لەجێ ئەنشڵۆتی ڕاستەوخۆ کۆرتوا دەگەمەوە پێگەی سەرەکی ڕیال مەدرید بەڵێ لۆنین خزمەتێکی باشی کرد بەڵێ لۆنین ینی بە شێوکی باش ڕیال مەدرید هێناوە تەم قۆناغەوە ڕۆڵێکی باشی گێڕاوە بەڵام لۆنین 4 ساڵ لە ڕیال مەدریددا لۆنینە و گۆڵپارێزە بەتوانیانە لۆنینیش لە خراپی چیپایە ئەو هەلی بۆ خۆی قۆستانێکنا لۆنین گۆڵچی سێمی ڕیال مەدریدە گۆڵچی دووەمیش نییە کۆرتوا چیپا ئەنجە لۆنین ئاسێکی بەرزی پێشکەش کردو تۆ دەتێت گۆڵچی سەرەکی بێ نە هەر کۆرتوا دەزانێ مامەڵە باشتر کار کۆرتوا لۆڵی باشترەوە هەر کۆرتوا
گۆڵچی یەکەمی ڕیال مەدریدەوە دڵنیا بە لەوەی ئامادەی تەواوی تێدا بێ و کۆنچلۆتی ژووتەوەی کە کۆرتوا ئەگەر سەرەکی نەبێ ئەوەیە کە بە شێوەیەکی تەواو ئامادە نییە ئەگنا هەر کۆرتوا بە باشتر پارێزگاری لە تۆڕی گۆڵی ڕیال مەدریداکە پێگاتی ڕیال مەدرید هیچ کێشەیەکی نیوە پێشتری ژیاری پێشوش پێم وتون ڕیال مەدرید ئەگەر لەم شەویش ماڵاوایی بکە هیچ بیانویی پێ نییە بڵێم ساڵەو نەپێکانمە بۆ ماڵاویم لە چامپیۆنزی کردو چونکە تو هاتوویتە قۆناغێکەوە کە دەبێت بگەیت یاری کۆتایی چامپیۆنزی وەکو چۆن ئەندێکیش بەرپرسیارە ها وتم ڕێژەی لە 160 سەرکەوتووە بەرپرسیارە لەوەی کە ئەم ساڵ پاریس سەن ژەرمانی نەگەیشتوتە نەگەیانەوە یاری کۆتایی چامپیۆنزیک بۆ ڕێگەکەی بەو جۆرە بوو بەڵام ئەنچلۆتیش بەرپرسیارە لەوەی کە بیانوو نێنێتەوە بۆ پێکان ئەنگنا هیچ شێشێکی تیان نێتەوە بەرامبەر بە بایرن ماڵاوایکی چونکە ئێمە لە سەرەتای وەرزکە تیپەکان دیاری کراون بۆ بەربژێری چامپیۆنزیک چانسی یەکەم دراوە بە مانچستەر سیتی چانسی دووەم دراوە بە بایرن چانسی سێم دراوە بە ڕیال مەدرید هیچ شێشێکی تیان نێبوو بۆ بەرامبەر بە بایرن ماڵاوایکی بەڵام بە کۆی گشتی بە کۆی حاڵەتەکان بڕوای تۆخێڵم لە دەست نابووی بە 50 ئەگەرچی پێشمە هەنگاوێک ڕیال مەدرید لە پێشترە بە هۆکاری ڕاهێنەرەکەی و بە هۆکاریەوەی چۆنەتی مامەڵەکردن لە یاریگای چۆنەتی مامەڵەکردنی لەگەڵم دۆخە وارەوە پاڵپشت بە هاندەرانی نیویاریگای سانتیاگۆ بەرنابێت سەبارەت بە مارچینیاکیش من پێم وایە یەکێکە لە داوەرە سەرکەوتوەکان هەموو کەسێ هەڵاکە هەموو کەسێک بۆ هەڵە دروست بووە تەناخوای گەورە هەڵە ناکە و داوەرەکانیش مرۆڤن لە بەروی هەشتێکیش مرۆڤ بەڕێوی با قابلی غەڵەتکردنە نەکتۆ ئەوی کە خۆ غەڵاتێ بەرامبەر کرا بیکەی بە هەڵا یاکەیکی شتێدانرا بڵێ وەڵامە هەڵە وا بەم جۆرێن نەخێر هەڵە هەر هەیە لە یاری فوتبۆڵ ئەگەر بڕوات وایە لە تۆپی پێیە هەڵە نییە سەیری یاری فوتبۆڵ مەکە ئەگەر پێش وایە تۆپی پێ مطلق 100% دانراوە هەر سەیری تۆپی پێ مەکە چونکە شتەکان بۆ جۆرە نین کاکەوان ئەڵێ کاک محەممەد ناکە جیاواز لە یاریەکانتەم یارە ترز لە ڕیال زیاتر چونکە پێچوانەی یاریەکانترم جارە ڕیال پاڕێرا بۆ بردنەوە ماڵی ڕیال مەدرید ئەمە لایەن چلۆتی ناخوان چلۆتی خۆی ئامادەکاری بۆ تیپەکەکە خۆی بەڕێوەبردن فەرقی یەک تۆ ئێستا چلۆتی لە 0 دەست پێەکە ڕەنگە ڕانەرێکی تر لێ وایە بە جۆرێکی تر وایە کاک دیارەڵێ ئاخر ڕیال ئاستی نییە بۆیە دیاری نەکراو بوو ئەها ئاساییە قیچێک ڕیال ئاستی نییە سوپەرە باتەوانێ بە 4 گۆڵ لە بەرشلۆ ناباتەوە خولی ئیسپانیا باتەوە لە هەفتەی 34وانێ واگەرە ئەم شۆبگات یاری کۆتایی چامپیۆنزیک و لە کۆتایی شا چامپیۆنزیک بێرێتوانێ ئێوەش هەر لە کۆمنتان بنووسن ڕیال بێئاس بوو بەڵام بە ڕیال نازناوەکان بێرێتەوەی تر تۆ خۆ بۆ خۆ بڕۆ هەر تۆپ دابشکە هەر بڕۆ پاسات کە هەر بڕۆ بڵێ تۆپمان لە ستونی گۆڵ ئەمانە ڕەحمە پێ ناکات لە فوتبۆڵە فوتبۆڵ یاری واقعیە ئەندێکی زۆر جوان وتی هەموو هەوڵێک بدە کاتێ تۆ براوی ئەبێ تۆپ خەیتە گۆڵەوە ئەبێ گۆڵ بکەی کە ئەوە نەکرد کەواتە تۆ سەرکەوتوونی باشە دڵی من ڕاستێکە بەم جۆرێ کاک ڕاستی بەخوا لەمە بەست تێ ناگەم بە هیوای سەرکەوتنی ڕابێن چیرۆتی زیرەکان و تەکنیکی مامەڵە بکە کاک بەشدار قوربانت بە من زۆر سپاس دەکەم کاک محەممەد بەو ئوسلوبە ناتکایە بۆ چوونە ئەکرێ من بۆ چوونێکی جیاوازمە بێ من هاوڕێە دوێنێ شەو لە بۆ چوونەکانی من نیگەران بوو قسەی غەڵەتیشی کرد زۆر ئاسایی لێ مەرگی دەتوان بە خۆشی بڵێن لە مەسنجەرەکەی نامین بۆ ناردوتم هەر بۆ شوورەی خۆ دەم قسانە جوان نێریکی ئێمە ئازادین لەوەی من بە جۆرێ قسەکەم تۆ بە جۆرێ بینی و بە جۆرێ بینی ئیتر خۆ دوای هەڵسەنگان نەکام کە خۆ دوای بینێری کەسەکان بە خۆ دوای کەسەکان هەڵبژێرە بۆ خۆشت قەرار بە ڕیال بدۆڕێ ڕیال بباتەوە لێ باوەکو پارمان لێ نەیە پار بە مانچستەر سیتی دۆڕا بەرنامەی شیکاری وەرزشی لە ڕۆژانی یەکشەمە تا چوارشەمە بەڕێواچێ واتە بەبردنەوە نەبردنەوەی ڕیال مەدرید پێنجشەمە و هەینی و شەمە بەرنامە بەڕێوە ناچێت تر بابزانین لە نێو ڕیال مەدرید و بایرن کامیان دەگەنە یاری کۆتایی کە من پێم وایە ڕیال مەدرید هەنگاوێک لە پێشترە تا ڕۆژ یەکشەمە خواتان لەگەڵ